دەستخۆش ئەخۆی هەمومان جارجارە هەر سادبوونەوەمان هەیە واضح بەڵام طبعا موضوعی گۆڕان لە ئینسانە موضوعێکە زۆر ئاڵۆزە بەس من زۆر باوەڕم بەوە هەیە ئینسان بێوێ بگۆڕێ ئەبێ لە ناخەوە لە ئێستای خۆی زۆر زۆر بێزار بێت یعنی تۆ بۆ ئەوەی بچی بۆ خەونەکەت تۆ ئەبێ کێشەی تۆ ئەمە بێت ئەم مەوزوعی ئێستاە ئەبێ خەفەتی پێ بخۆی ئەبێ پێی قەڵس بی ئەبێ خەفەت بخۆی بۆچی فڵان شت نازانی بۆچی فڵان شت ناتوانی ئەبێ سەیری خۆتکەی بڵێ عیب ناکەی ئەبێ ڕقت بێتەوە لەم نەزانیە لەم تەمەڵیە لەم دواکەوتویە و لە هەمان کاتە ئەبێ زۆر گەیشتن بە خەونەکەت چێژ بە خشکەی و زۆرت پێخۆش بێ کە بگەی بەسەرکەوتن و هەندێک جار شتێک دابنێ بڵێ من گەیشتم پاداشتی خۆم واکە باشە بەڕێزان من وان پاداشتی خۆم من لە ماوەی ئەم 5 ساڵە مانوو بوو بەڵام زۆر زۆر بە سادەیی بەدەر لە هەموو خەونەکانم شتێکی مادیشم دانا وەکو پاداش بۆ خۆم وتومە فڵان شت ئەکڕم لە کاتێککە ئەمە خەون نییە یعنی ئەمە هەدەفی ژیانی من نییە بەڵام شتێکی واشم داناوە ئەهێنمە پێشتاوی خۆم کە من ئەو شتە بکڕم چۆن نەتوانم چێژی لەوە بکەم ئەمە چییە لە لاشعورتە ئەو ئیحساسە پێ بۆ نمونە تۆ پلانێکت داناوە ئەڵی من ئەگەر ئەمە سەرکەوتوو بووم ئەچم گەشتێکی ئێرانەکەم بۆ نمونە ڤێلایەکە گرم لە شیمان شەرت پێ بڕۆم 10 ڕۆژی ڕێک لەوێ باشە ئەگەر من ئەم ساڵ ئاوا سەرکەوتوو بم تا هاوینە چ شتێکی واکە ئەمە ڕاستە شتێکی زۆر گەورە نییە و ئەوانە بەڵام بەڕێزان خۆ ئەمە ئینسانە تۆ جاری وا هەیە ببی بە عالمێکیش برسیت بوو بیر لای خواردن لە مهمترین محاضرە دانیشتێڵێکی تەواو بچنانەکەم بخۆم ئەمە سروشتی ئینسانە یعنی بۆیە جاری وا هەیە دڵخۆشکردنی خەڵکی تر ئەبێتە خەون بۆ تۆ یعنی سە بۆ نمونە من حەزەکەم شتێ بکەم ئەو کەسانەی کە منیان خۆشەوێن بەم شتە دڵخۆش ببن لەو شتەکە بۆ خۆمی بکەم بەڵام بەڕاستی تۆ بیری لێکەرەوە مناڵەکەت خێزانەکە دایکت مامۆساکەت جاری وا هەیە کە تۆ ئەبینەوە لە وەزعا زۆر زۆر دڵخۆشە یعنی زۆر خۆشە کە تۆ وەکو چۆن مناڵی وا هەیە زۆر زۆر سعیەکە ئەڵێ با یەکەم بم دایکم زۆر زۆر دڵی پێ خۆشە بێت تۆش ئەبێ شتێکی وان بکەیت یعنی ئەبێ ئەم خەونە حەزی خەونەکەت ڕقی ئێستات پاڵنەر بێت چونکە هەموو ڕەفتارێکە ئینسان ئەیکا ئازیزان مە لە کورسی نەفێکە بەوەی باسم کرد هەموو ئینسانێکە ڕەفتارێکەکە یان ئەم ئیشەی ئەیکا بۆ بەدەستهێنانی چێژە یان بۆ ئەوەیە ڕابکە لە دەست ئازارێک باشە ڕاکردن لە دەست ئازارێک جاری وایە شەهادە بەدەستهێنانە جاری وا هەیە کار و کەسابەتە جاری وایە فێربوونی عیلمیەکە جاری وایە پێشکەشکردنی جۆرە شتێکە یعنی سەهی وا هەیە خەو نەبینێ بەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان ڕۆمانێک بنووسێ فکرەکەی هەیە کەی بێت تەبع ببێ ئەمە بێ بە خەون لای یعنی وا خۆی ئەبینێتەوە وا خۆی بەختەوەریەکە لەوا ئەبینێتەوە چەند خۆشە ئەو ڕۆژەی کە ئەچێ ئیمزای کتێبەکەیەکە بەڕێزان ئەمە خەڵی زۆر ئینسانی مسەقەفە لە دنیا من لەوە چێم حەزم بۆ خۆم دروست نەکرد بۆی کتێبەکان دواخستم بەڵام ئەگەر بمێ پێشی خەمەوێ بیر لەم شتانە بکەم بەسەراحەتە یعنی بۆ نمونە ئەگەر من بمەوێ چاپدانەوەی کتێبەکان نووسینی کۆمەڵە کتێب کە لە خەیاڵما هەیە بیکەم ئیتر ئەبێ خوا خۆم بێنمە پێشاوی خۆم ئەچمە معرەز کتێبەکانم چاپ کراون دەستخۆشیم بۆیە ڕۆژە ڕۆژان نەفرێکە بینم ئەڵێ مامۆستا من کتێبەکەی تۆم خوێندەوە بەڕاستی زۆر ئیسفادە ئەم خەیاڵانە خەونەکە شیرینەکە بۆ تۆ یا بۆ نمونە هێنتە پێشاوی خۆت چەند خۆشە مامۆسایەک زۆر حەزی بە سەرکەوتنی تۆ کردووە تۆ ساڵێکی تر کتێبەکەت چاپ کردووە نوسخەیەکی بە هەدیە بۆ نێریت یعنی
کەواتە ئەبێ حەزی گەیشتن بە خەونەکە ئیحساسکەی. خۆ بەڕێزان هەموو شتەکان ئەم ئەم ئیحساسەیە هیچی تر نییە. ئێستا بۆ نمونە هیوا هەیە گەورەترین خەونی ئەوەیە ئەم مۆبایلە بکرێ باشە، من ئەم مۆبایلم لەبەر خاتی ئاواتەکادمی بکڕی، باوەڕکە نە عاشقی مۆبایلم، نە عاشقی کۆمپیوتەرم، نە عاشقی، یعنی ئەسڵن 5-6 ساڵە سایقیم نەکردووە، عاشقی سەیارەنیم. بەڵام کاتێک کە شتێک ئەەکەم بە هەدەف یەم ئیحساسەکەی ئەەکەم. ئەزانی و بچی ئێستا گەنجی وا هەیە زۆر ئیحساسێکی خۆشی هەیە بۆ ئەوەی کە پلەیستیشنێکی هەبێ، هەموو ڕۆژە بیری لای ئەوەی کە پلەیستێ ئەخۆ ئەی کڕێ، هەمووتان نەزانن ئەی کڕێ 10 ڕۆژ هەفتەیە یاری پێەکە لەو ناوا کەوتووە، وای یاوانی کەوتوو تەواوی خۆ ئەسڵ یاری پێنە. بەڵام ئەو ڕۆژەی کە حەزەکەی بیکڕین، هەر چێژی ئەو ڕۆژەی کە ئەچی بیکڕین چەنە، ئەهم بیر لە مناڵی خۆتان بکەرە حەزی لە لەعابێ، ئەخۆ لەعابە دوای تۆزێ بێتاقەتە بیری واز لێن. بۆ ئینسانی گەورەش هەروایە، ئەبێ ئەم حەز و شتت بۆ خەونەکەت دروستکەین و ئەبێ ڕقێکی تەواوت هەستێ لە حاڵی ئێستای خۆت، ئەبێ ڕقت هەستێ لەم هەموو کات کوشتن و لەم هەموو دواکەوتویە و جا دوایەوە خەفەت بەشتی تر بخۆ. من ئێساکە بێکی لەو شتانی کە بەردەوام خەفەتی پێ خۆم، وەکو کورد و وەکو موسڵمان زۆر خەفەتە، وەکو کورد زۆر خەفەتە خۆم بەوەی کە ئێمە پەرتەوازەی بێدەسەڵاتین، زوڵممان لێ ئەکرێ. ینی بەڕێزان ئێمە ئەفغانی زۆر بازشتمان لە یەکە چێرچەند ئەوان زۆر ئەفغانی زۆر باشترن لە ئێمە، ینی ئەمە وازح بەنگلادیشی زۆر باشتر، ینی هەر شوێنێ بڵێ لە ئێمە باشترە، مەگەر خەڵکی تبت جەماعەتەکەی دەلای لاما کە ڕایان کردووە لە سین، مەگەر ئەوان لە ئێمە خراپتر خۆیان 3 ملیۆنن، مەگەر ئیغۆرەکان لە ئێمە خراپتر. ئیغۆرەکان لە عایلەی هەن هەر عایلەیەکی موسڵمانی یەک نەفەرە نێرن بە هەوەسی خۆی یەتە ژوورۆ ئەڕاتە دەرەوە لەوێ نانەخوا لەوێ ئەخەوێ چاودێرە، نابێ هیچ کەسێ لە سین بەڕێزان لە مەنتیقی ئیغۆرەکان نابێ ئەو عایلەیە بە هیچ شێوەیە پێیان دیار بێت کە ئەمانە موسڵمان، یعنی ئەگەر بزانێ بەراز ناخۆن، بە تایبەتی بەراز ئەبێ دانیشتن بخۆن، بە تایبەتی بە عەرەق بخۆن، یعنی زۆر زوڵمیان لێ ئەکرێ، مەگەر ئەوان لە ئێمە خراپتر، ئیغۆرەکان لە ئێمە خراپترن، حاڵیان خراپترە، جەماعەتەکەی تبت لە ئێمە وەزعیان خراپترە، کە سین ئەمانەی داگیر کردو وەزعیان لە ئێستاکەی ئێمە خراپتر. یان بەعزێ مەنتیقی هیندستان کە هندۆستەکان زۆر زوڵمیان لێەکەن، مەنتیقی کشمیر، ئەگینە ئێستا ئەفغانستان زۆر لە ئێمە باشتر. بەڵام تۆ وەرە سیر کە هەفتەیەکە بوومەلەرزەیەتی لە ئەفغانستان 2700 نەفەر مردووە، بە هەزاران نەفەر بریندارە، تخوام بێ وەڵم چەند نەفەر ئاگادار دەسەڵ بڕێ، تخوا چەند نەفەر ئاگادارە دەسەڵ چەند نەفەر ئاگادارە دەسەڵ. ئازیزان ئێمە 42 کەسین، هەڵە تازە بیزان وەنیە ئەی باشە چەند نەفەر ئەزانێ کە لەم ماوە تورکیا چی نەکردو بەڕۆژە، چەند مناڵ نەکوژراوە، چەند نەفەر ئاگادارە کە تورکیا لە ناو هەرێم یاویەتی لە مەنتیقەیە کە مزگەوتە لە پاڵ مزگەوتەکە تورکیا قەسفی کردووە خەڵک بریندار کوردی ڕۆژەوە، چەند نەفەر کەس وەکو ئێمە داماو نین. باشە بەڕێزان تۆ وەرە خەفەت بخۆبەوە، باشە خۆ ئەکرێ ئازیزان، ئەکرێ ئێمە ڕۆڵمان هەبێت، باوەڕکەن ئەکرێ، یعنی هەرگیز وا بیر مەکەنەوە بڵێن ئێمە میلەتێکی پەرتەوازەین کە ئێمە چاکەکە و حیزبەکان یەکە خۆنەوە و نازانم چی ئەم قسانەمان. هەر ڕۆژێ ئێمە ئامادەبین ئەیکین، ئەو ئێمە ئامادەنی، هەر ڕۆژ ئێمە ئامادەبین ئەو وڵاتە گۆڕێت دڵنیا بن، یعنی ئەبێ هیمەتێکی بەرز هەبێ بەلایانی کەم ئەبێ لە ئینسانێکە بیبینیتەوە، هیمەتێک ببینیت، ئەم بێ هیمەتی ئەبێ سنووری هەبێ، یعنی ئەبێمە بە ڕقمان هەڵسێ قوربانی بۆ بێت قیچەکە 10 ساڵی تر 20 ساڵی تر و 20 ساڵی تر ئێمە لە پیرەکانی ئەو وڵاتین، تۆڵی هیچمان پێ نەکرێت. لەبەرەوە بیر لە قەزی کوردی بکەرەوە بەسە بۆ ئەوەی کە خەریک بیت و خۆ پێ بکەیت.
بیر لە مسلمانان بکەرە بسی مسلمان چەند زەلیل ئێستا حالیان لە ئەڵمانیا لە فەڕەنسا لە بریتانیا دعمی غەزە بکەین ئەگیری ئێستا لە بریتانیا لە ئەڵمانیا لەم وڵاتی دیموکراسیەتا دعمی غەزە بکەی 6 مانگ حکومتێ ئەمەش دیموکراسیەت و مافی بوو لەبەرچی بەس لەبەری تۆ بێدەسەڵاتیات بەس سەبەبەکە ئەوەیە بە درێژایی مێژوو جەنگ هەر هەیە لە نێوان لایەنە جۆرە و جۆرەکان چەوساوەیە باوەڕکەن چەوساوە کەس بەزەی نایەت و پیایە ئەوە ئەو بەزەیە تەنها خەڵکانێک بەزەیانێت و پیان کە خۆیان لەناو ئەو چەوسانەوان ئەجینا خەڵکی دەرەوان کێ بەزەیەتەوە بکێ ئەو تۆ وەکو زۆمبی سەیرەکە کوشتنی زۆمبی ئازایەتیە جا ئازیزانم ئەبێ ئەمە خەومان بزڕێ ئەبێ ڕقمان هەستێ ئەبێ بەرنامەیەکی تۆکمە بۆ خۆمان دانین خۆشەویستان یەک چیرۆکی بەسیطان بۆ جارمەوە چیرۆکی سادە لە جێیشێک بەناو بیابانە ئاڕۆن ئەگەنە خەڵک هەمووی ڕای کردو نازانم جێیشە شکاوە خەڵک ڕای کردو بەناو بیابانە ئەڕۆنەوەمانە ئیتر ئێن بەلای خەڵکە خەڵکی وا هەیە ئەوەندە تینوە نەبرسیە ئەوەنە مانوە هەر لە شوێنی خۆی ئەکەوێ هەڵناسێت ئەگەنە ژنێک مناڵێکی بە باوەشوێ و یەک دوو مناڵی پێیە یەکێ لە سەربازەکان باڵنکە ئەڵێ ئەو مناڵە هەڵگرە ئیتر تەنانەت ڕێگاکە ئەوەندە سەختە جارجار سەربازی وا هەیە ئەکەوێت لە بیابانەکە ناتوانێت هەڵسێتەوە بێبەڕێ سەربازەکەش ناوێرێ بە زابتەکە بڵێ ئەمە چییە هەر زوڵمەکە لە منەکەیت و بۆچی هەربێ منە مناڵە هەڵگرمی عەسکەرەکانی تر هەندێک لە عەسکەرەکانیش لە ڕێیا ئەکەون و نایە بەڵام کە ئەگەنە شوێنەکە ئیتر عەسکەرەکە زۆرمان و بۆ بە درێژایی ئەو ماوە مناڵێکی پێ بووە بە زابتەکەی ئەڵێ باش تۆ بەس پێم بڵێ بۆ نەبێ بەزەی بووی ئەو هەموو ڕێگایە ئەو مناڵت بە من هەڵگرت ئەڵێ زانین بۆچی ئەو مناڵم بە تۆ هەڵگرت زۆر خەمم بوو وەکو سەربازەکانی تر بڵێ چش با بمرم بکەویت و هەڵنەسیتەوە نەی لەگەڵمان من زانیم ئەگەر ئەم مناڵە بە تۆ بێت لەبەر خاتری ئەم مناڵە هەرگیز دڵت نایە بکەویت و بڵێ چش با بمرم و نەی بەڕێ خۆشەویستە ئەبێ ئەم مناڵە لە دڵی خۆمانە دروستکەین ئەم مناڵە کێ میلەتانی موسڵمانە میلەتانی چەوساوەیە کوردە گەلەکەتە عایلەکەتە ئەبێ ئەم مناڵە هەڵگرین لەبەر خاتری ئەو مناڵە ئێمە ئەو ڕێگا پرسە بڕین ژینا ڕێگاکە ئاسان نییە هیوادارم پەیامەکەم گەیشت بێ و ئینشاءڵڵا هەرێکێک لە ئێوە خۆی تن تۆڵ بکاتەوە پلانێکی وردا بنێ یەکەم جار خەونت هەیە لە ئێستا دەکەیتەوە پلانێکی وردی جێبەجێکاری بۆ 1 ساڵ پلانێکی کورتی بۆ 3 ساڵی پلانێکی درێژتر 5-6 ساڵ کە ئینشاءڵڵا دوای ئەم 10 ساڵە خەونەکەی تۆ گەشتری بە خەونەکەت اینجا بیر لە هەموو یعنی با عەقڵانە بیر لە هەموو لایەکی ژیانمان بکەینەوە نەی لایەکی بگریت بەڕێزان یەکێک لە هۆکارەکانی دواکەوتنی جیهانی ئیسلامی زان چی بوو بەداخەو یەکێک لە هۆکارەکانی دواکەوتنی جیهانی ئیسلامی ئەوە بوو بە خەڵکیان وێت تۆ دانیشە بەس خەریکی تەسکیەی نەفس بە و ئیتر دانیشە لە سوچێکە بەس خەریکی عیبادەت و بە خەڵکیان وت کە دنیا ئیتر ئەها بە غەڵەت تێگەیشتن بە غەڵەت دیمیان لە خەڵک تێگەیان دنیا ئەوە ناهێنێت بە خەڵکیان وت دنیا ئەوە ناهێنێت با بەخوا ئەرکێکی بەسەرە یاوی توی ناردە بۆ سەر ئەرزە عیبادەت بکەیت و دنیا عەمارەی ئەڕض یعنی دنیا بنیاد بنیتەوە یەکێک لە ئەرکەکانی مرۆڤ لەسەر زەویا ئەوەیە موسڵمانان بۆ نمونە مەولانای ڕۆمی هەزاران شتی جوانی هەیە باشە بەڵام باسی عەقڵیەتی و سەردەمت بوو مەولانای ڕۆمی لە شعرێکی ئەڵێ من دڵم بە کەلاوە خۆشە کە خۆرێتە ناوێ
ئەمە بەڕێزان ئەم تەسەوف شتی زۆر جوانی هەیە، بەڵام لەناو تەسەوفە ئەم جۆرە بیرکردنەوە هەیە. جیهانی ئیسلامی هەمووی وای لێ هەوا بزانێت کە لە ماڵ و حەی ئەڵڵا بکە باشترە. بەڕێزان بڕۆ کاسبی بکە و مسلمانەتی خۆت لەو بازاڕا بسەلمێنە، بۆ ئازانی نزیک نابیتەوە لەخوا، بۆ ئەزانی ئەگەر بە حەڵاڵی پارە پەیاکەی باشتر نییە لەوەی لە ماڵەوە دانیشی. بەڕێزان سەحابیەکانی دەوری پێغەمبەر بەرزان چۆن ژیاون. سەحابی وامان هەیە ئەگەر ئێستاکە وەکو عەبدوڕەحمانی کوڕی عەوف، ئەگەر ئێستاکە پارەکانی ئەو بە ئێستا بیپێوین 2-3 ملیارد دۆلارەکە عەزیزە، یعنی خاوەنی 2-3 ملیارد دۆلار. کاتێکیش وەفاتی کردووە بە پارچەی گەورەی ئاڵتون هەبووە، واریسەکانی بە تەور ئاڵتونەکان بکرد. ئەوەی کە تۆیان وا تێگەیاندووە پێغەمبەر فەقیر بۆ بڕۆخوا فەرمێمە تۆمان لە فەقیری ڕزگار کرد. ئەوەی کەوا تۆ تێگەیان کە ئەو بەڕێزان ئەوە قۆناغێک بۆ سەحابیەک بەردی بەستوو لەسەر ئەجینا. سەحابیەکان ئیسلامەتیان لەناو ئەو بازاڕ و بازرگانی و زەراعەت و لەناو ئەو خزمەتان دروست کردووە و ئەمانە بەڕێزان چۆن بوون. یەکێک لەوانە عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ قسەیەک ئەگاتەوە دەمی ئەگاتەوە گوێی ئەو بازرگانە کە دنیای قافڵە حوشتری بەڕێوەیە بەرەو مەدینە. ئەیبا ئەڵێ ئەوە من بۆ ئەوەی لە دڵی خۆشمان هیچ دروست نەبێ هەموو ئەوەی هێناومە لە پێناوی ئیسلام ئەو تای بەخش یەک دنتیاڵ ناگرمەوە. ئێخۆ ئەمستانە بە داما و فەقیر ناکرێت. بازرگانیە، زەراعەتە، عیلمە، تەکنۆلۆژیای بە خەڵکی عاقڵ و توریا و خاوەن پلان و خاوەن بەرنامە کرێت. بڕۆ تاریخی ئیسلام سیر کە بزانە لە سەرەتاوە ئیسلام چۆن پەری بە بازرگانیە، چۆن پەری بە کشت و کاڵیە، چۆن پەری بە ئاودێریە، چۆن پەری بە مڕابەحە و بە قازان شەراکەت و بەمانەیە. ئەی ئێستاکە مسڵمان چۆن بیرەکەنە لەبەرەوە با پلانەکەت تەواو بێ. هەرگیز لەوە مەترسا، یعنی ئەبێ لە ناختا بزانی خەریکی چیت و بەتەمای چی. ئەگەر هەدەفەکانت بچووک بوون خۆت بچووکیت، یعنی ئەگەر هەموو تەمەند ڕاکەی بە دوای دۆلارە بەڵام بزانی دۆلارەکە چی لەیەکەی تو ئینسانێکی گەورەی. بەڵام ئەگەر شوێنی دۆلار کەوتی و هەدەفەکەت دۆلارەکە بوو تو ئینسانێکی بچووە بێت. بۆیە بەڵێ عوسمانی کوڕی عەفانی شێکێک بووە لە ئەو کەسانی کە زۆر دەوڵەمەند. ئازیزانم سەحابیەکان وا بیریان کردوێتەوە ئیسلام ئەبێ لە واقعات جێبەجێی، نەک تۆ دنیایەکی خەیاڵی دروستکەی. مامۆستایەکی ئاینی ڕۆژی قسەیەکی زۆر جوانی بۆ کردن، وتی هەنێک هەن خەریکی عیبادەت و هینن، وتی ئیحساسێک بۆ خۆیان دروستەکەن بە ناوی عیرفان و دانیشە لە سوچەکە، وتی ڕێک ئەو ئیحساسەی کە کابرای نێرگەلەی کێش دووسیەکە بۆ خۆی مرتاحەتە. کابرای نێرگەلەی کێش پاڵی لێات وازانێ ئەمە کەسێکی زۆر مهمە لە دنیا. گەنجێکە هیچ لە باران نەبووە، لە کافتریاک دانیشتووە، نێرگەلەیشی بەدەستۆە ئاوایشی کردووە، فیشی نێرگەلە و دووگەڵەکەی چێ بە ئاسمان ئاڵی قیتالە، خەون و ئیحساسێکی بۆ خۆی دروست کردووە کە کەسێکی مهمە. چگەرەیە گرێ بەدەستی وازانە جێکی پارە. ئەم ئیحساسی بۆ خۆی دروستەکە، ئەمە خۆ خەڵەتاندن. ئەگەر تۆش عیبادەتەکەی بیرکەرەوە چەندێ عیبادەتەکەت سەرچاوەکەی تەقوایە، چەندێک سەرچاوەکەی ئەم ئیحساسە کازیوەیە خۆتی لێبێتە ئینسانێکی متەقی. لەبەرەوە بەڕاستی تەقوای ڕاستەقینە و ئیسلامەتی ڕاستەقینە ئەوەیە بڕۆی بیسەلمی لە کەوتراوسەکە، لەگەڵ کەسی معاملەی لەگەڵاکەی، لەگەڵ پارەکانت چی ئەەکەی، ئەوە موسڵمانەتی دەرەخە. نەگەوەی کە تۆ هەر لە ئەوڵۆپەیایی نەکەی وابزانی ئەوەی ئیسلامەتیە. بەڕێزان من چەندەها موسڵمانە ناسم ئەڵێن دنیا هیچ نییە، شەو ڕۆژ دانیشتن تەلەڤیزۆنەکە. یخۆ من دنیا کەسێک بڵێ دنیا هیچ نییە، شەو ڕۆژ خەریکی قورئان لەبەرکردن بێ، بەڵام خۆت جەنابەت شەو ڕۆژ دانیشتی تەماشای تەلەڤیزۆنە. شتمان لەم جۆرە زۆرە. من ئەبێ ڕقێک هەبێ لە دڵتا بەرامبەر بەم هەموو
کارە ساتێک کە ئەگوزارێت لە ژیانی خۆمانە ئەیبینین. ئازیزان هەرێکێک لە ئێوە تۆزە بیر لە خزم و کەسوکارە فەقیرەکەتان بکەنەوە، هیچ ناکا دانیشتووە ئەڵێ کۆرەخوای نێرێ. ێ باشە بۆ خوا بینێرە بۆی مناڵەکە و نەمرێ لە برسا، ئەی تۆ ئیشت چییە؟ ئەی بازین تاوان بابنیت. تو بیرکەنەوە لە زۆربەی عایلە فەقیرەکان، بزان بیرکردنیان چۆنە، بزانە عەقڵیان چۆنە، بزانە ئەمانە خەریکی چین. یعنی ئیشێکی خراپەکە بە کەڵک نایە، عایلەکەی بە فەقیریەژین، هەزار جار وەرە ئیشی باش بخەرە بەردەستی نایکات، بەترسی نایکات، تاقەتی نییە، پێی خۆش نییە کەس ئەمریکا بەسەریان، پێی خۆش نییە بەیانیان زۆستێت. ئێوەکەی ویژدانە ئەبێ ئێمە ڕقمان لەمە هەستێ، یەکەم خۆمان وانە بین، دوو هەم بمانێ و کۆمەڵگەیان گۆڕی. هیچ حالێک نییە من هەموو جارێکە سارد دەبمەوە بیر لەوە ئەکەمەوە چی بکەم خۆشەویستەکانم پێی دڵخۆشە. وەڵڵای خۆشەویستەکانم بە ئیحمالیم دڵخۆش نابن، بە بێ نەتیجەیم دڵخۆش نابن. یعنی ئەو کەسوکاری منی خۆشەوێ بە فەشەلی من دڵخۆش نابێت. لەبەر خاتری ئەوانیش بێ حەقی ئەمە قوربانی بین و خۆمان بکەین بە ئینسانێکی سەرکەوت. هەر یەکێک لە ئێوە ئەو کەسانی ئێوەیان خۆشەوێت چەند دڵخۆشە بن ئەگەر ئێوە شەهادەیەک زیاتر بەدەست بێن، چەند دڵخۆشە بن کە ئەگەر ئێوە توانایەکی باشتان هەبێت، چەند دڵخۆشە بن ئەگەر ئێوە ئینسانێکی بەناوبانگ و چاک بن و خەڵک وەسفتان بکات. هیوا هەیە ئەڵێ خۆ باسکردنی خەڵک حسێب نییە. بەڕێزان ئیبراهیم عەلەیهی سەلام باز لەوەکە کە لە دوای خۆی خەڵک بە چاکە نایبین. زۆر مهمەوە بیر بکەیتەوە نییە؟